إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای پەروەردگار لە شوێنێکی ئاوا پیرۆز و لە ڕۆژێکی ئاوا پیرۆزدا لەسەر هەموو لایەکمان بێت. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمان گێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. لە بەردەم سەری ساڵێکی کۆچی داین کە ئەو سەری ساڵە لە کۆچی پێغەمبەر و هاوڵانەوە لە مەککەوە بۆ مەدینە دەست پێ دەکات. ئینسان لە هەر سەری ساڵێکدا بە خۆیدا بچێتەوە و تەماشای خۆی کات. ساڵێک لە تەمەنمان کەم دەکات و دەڕوات. ئەگەر ئینسان لەسەر چاکە بێت، حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکات و لەسەری دامەزراو بێت و لێی زیاد کات. ئەگەریش خراپە و کەم و کوڕیەیەکی هەبێت، دەرفەتێکە بۆ ئەوەی کە ئینسان چاو بۆ خۆیدا بگێڕێتەوە و بۆ خۆیدا بچێتەوە و واز لە کەم و کوڕی و گوناه و تاوان بێنێت. زۆرمان بەسەرهاتی کۆچی پێغەمبەر بیستووە صلی الله علیه وسلم کە چۆن کۆچی کردووە لە مەککەوە بۆ مەدینە، و ئەو سەری ساڵش لەو کۆچەی پێغەمبەر و هاوڵانەوە ناونراوە. بۆیە باسی مێژوەکە ناکەین، بەڵام باس لەوە دەکەین بە کورتی لە یادی هیجرەتدا پێویستە چی بکەین. لە یادی هیجرەتدا یەکەم شت ئینسان پێویستە دڵ و دەرونی هیجرەت کات بۆ لای خوای پەروەردگار. ئینسان بە دڵ ڕوو بکاتە خوای پەروەردگار. ئینسان واز لە گوناه و تاوان بێنێت، دڵی ڕووبەرە و خوای پەروەردگار بکات. خوای پەروەردگار دەفەرمێ: وەڕوجزە فەهجوڕ، پشت لە گوناه و تاوان کە، فەهجوڕ، نەک هەر پشتی تێکە وازی لێ بێنە، بەڵکو زۆر لێی دوور بە لە گوناه و تاوان، لە شرک و کوفر، لە خراپە و خراپەکاری، پشتی تێبکە و ڕووبەرە و خوای پەروەردگار بڕۆ. یەکەم هەنگاوی نزیک بوونەوە لە خوای پەروەردگار بریتیە لە پاککردنەوەی دڵ و دەروون. یەکەم هەنگاوی بەرەو خوا چوون بریتیە لە وازهێنان لە خراپە و خراپەکاری، چونکە دڵی ئینسان تا پاک نەکرێتەوە بەخوا ئینسان ناتوانێت بەرەو خوای گەورە بڕوات و ناتوانێت لە خودای پەروەردگاری خۆی نزیک بێتەوە. حەسەنی بەسڕی دەڵێت: دڵتان چاکەن، چونکە گرنگترین شت لە لای خوای پەروەردگار چاککردنی دڵ و دەروون و سەلامەتبوونی دڵ و دەروونی ئینسانە. دڵتان چاکەن، چونکە خوای پەروەردگار تەماشای دڵ و دەروونی ئینسان دەکات. إن الله لا ينظر إلى صوركم، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم، خوای پەروەردگار تەماشای شکل و شێوەتان ناکات، ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوای پەروەردگار تەماشای دڵ و دەروونتان دەکات، بزانە دڵ و دەروونت چی تێدایە، بزانە چی تێدا حەشار داوە. تەماشای کار و کردەوەکانت دەکات کە ئەو کار و کردەوانش بەرهەمی ئەوەیە کە لە ناو دڵ و دەروونی ئینساندایە. دڵتان چاکەن، چونکە دڵ و دەروونێکی پاک نەبێت لە ڕۆژی قیامەتدا بە کەڵک نایە و فریای ئینسان ناکەوێت. یەومە لا ينفع مال ولا بنون. خوای گەورە دەفەرمێ کە باسی ڕۆژی قیامەت دەکا، ئەو ڕۆژە ماڵ و سەروەت و سامان و هەروەها وەچەونەوە کەڵکی ئینسان بە کەڵکی ئینسان نایەت و دادی ئینسان نادات. إلا من أتى الله بقلب سليم، إلا مەگەر کەسێک بە دڵێکی ساغ و سەلامەت لە گوناه و تاوان و شیرک و کوفر و لە بغض و حەسادەت هات بێتەوە قیامەت و بەرەو لای خوای پەروەردگار ڕۆیشت بێت، ئەو دڵە بە کەڵکی ڕۆژی قیامەت دێت.
ئەو دڵە فریای ئینسان دەکەوێت بۆیە دڵ و دەروونت پاکەوە لە یادی هیجرەتدا با ئێمەش دڵمان هیجرەت کا بەرەو خوای پەروەردگار با ئێمەش بەدڵ بەرەو خوای پەروەردگار بچین باواز لە گوناه و تاوان بێنین ئەوە یادی هیجرەتە نەک ئینسان تەنها بەسەر هاتەکەی بگێڕێتەوە بەڵام سوودی لێ نەبینێت بەڵام نەیکاتە کار و کردەوە بەڵام لە ژیانی ڕۆژانەدا جێبەجێ نەکات دووەم لە یادی هیجرەتدا پێویستە ئینسان هیجرەت کات لە شوێنی خراپ لە لای ئینسانی خراپ ئینسان واز لە گوناه و تاوان بێنێ و پشت لە گوناه و تاوان بکات پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والمهاجر من هجر الخطايا والذنوب مهاجر کێیە ئەو کەسەیە کە واز لە گوناه و تاوان دێنێت نەک هەر وازی لێ دێنێت پشتی تێدەکات و هەروەها دوور دەکەوێتەوە لە گوناه و تاوان ئەو کەسە مهاجیرە ئەو کەسە بە حەقیقی مهاجیرە کە واز لە گوناه و تاوان دێنێت و پشت لە گوناه و تاوان دەکات ئیبن تەیمیە فەرموویەتی مهاجیری شەرعی و تەواو ئەو کەسەیە واز لەوە دێنێت کە خوای پەروەردگار پێی ناخۆشە و خوای پەروەردگار نەهی لێ کردووە و خوای پەروەردگار تووڕە دەکات هیجرەت کە و پشتکە لەو کەسانەی کە خراپن خوای گەورە دەفەرمێت واصبر على ما يقولون وهجرهم هجرا جميلا ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕووی لە ئێمەشە و بۆ ئێمەشە ئارام بگرە لەسەر ئەو قسانەی کە دەربارەی تۆ دەیکەن کەسانی بێباوەڕ و خراپکار وهجرهم هجرا جميلا پشتیان تێکە بە پشتێکردنێکی زۆر جوان وازیان لێبێنە ڕویان لێوەرگێڕە مەیل بەلای ئینسانی خراپکار و بێدیندا مەکە ئاوەش هیجرەتە جۆرێکە لە هیجرەتکردن بەرەو لای خوای پەروەردگار کەسانی خراپ دڵ و دەرونی ئینسان ڕەش دەکەن و هەروەها شوێنی خراپیش ئیمانی ئینسان لاواز دەکات لەبەرەوە دوورکەوە لە ئینسانی خراپ چونکە جاری وهەیە بەهۆی ئینسانی خراپەوە بەخوا ئینسان دڵ و دەرونی خراپ دەبێت ئینسان تووشی گوناه و تاوان دەبێت تووشی خراپە دەبێت ابن القیم فەرموویەتی هەر کەسێک پێی خۆشە دڵ و دەرونی باش بێت هەر کەسێک پێی خۆشە دڵ و دەرون و دڵێکی سەلامەتی هەبێت با ڕەزامەندی خوای پەروەردگار سەرخات بەسەر شەهەواتی خۆیدا با ڕەزامەندی خوای پەروەردگار لە سەروی هەموو شتێکەوە تەماشاکات ئینجا واز لە شوێنی خراپ بێنێت واز لە ئینسانی خراپ بێنێت چونکە ئەو شوێنانە ئەو کەسانە بەخوا ئینسان تووشی گوناه و تاوان دەکەن خوا پەناماندات هەندێک لە زانایان فەرموویانە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکانی دڵ و دەرونی ئینسان و پاکبوونی دڵ و دەرونی ئینسان و ساغبوونی دڵ و دەرونی ئینسان و ئیستیقامەت و دامەزرانی ئینسان لەسەر دینداری بریتیە لە بوونی هاوڕێی باش بریتیە لە نزیک بوون لە کەسانی باش و هەروەها دوورکەوتنەوە لە ئینسانی خراپ و کەسانی خراپکار پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی کۆز دەکات ئەبوو جەهلەکان جێ دێڵێت واز لە کەسانی خراپکار دێنێت لەیان دوور دەکەوێتەوە دەی ئەتۆش لە ئەبوو جەهلەکان دوورکەوە لە ئینسانی خراپ دوورکەوە بۆ ئەوەی کە ئیمانت سەلامەت بێت ئەگەر خۆت بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە دەزانی صلی الله عليه وسلم لە یادی هیجرەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پێغەمبەر چی کرد ئەتۆش ئاوا بکە ئەگەر تا ئێستا سەردانی شوێنێکی خراپ دەکەی و لە شوێنێکی خراپی پشتی تێکە وازی لێبێنە چونکە بەکەڵکت نایێت لە قیامەتدا لەی پەشیمان دەبیەوە ئەگەر نزیکی لە کەسانی خراپکار دەی ئەوانە جێبێڵە ئاوە بەشێکە لە بەشداریکردن لە هیجرەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم سێەم ئێمە لە یادی هیجرەتدا پێویستە ئەوەی کە پێغەمبەر کردی صلی الله عليه وسلم لەسەر خستنی دین و هەروەها لەسەر خستنی موسڵمانان پێویستە ئێمەش بە ئەندازەی توانای خۆمان هەوڵ دەین بۆ ئەوەی بەشدار بین لەسەر خستنی ئیسلام و موسڵمانان ئەگەر بە قسەیەکیش بێت بە پشتگیریەیەکیش بێت ئەگەر بە شتێکی کەمیش بێت بەوەی کە پێت دەکرێت هەوڵ دە موسڵمانان سەرخەی هەوڵ دە ئیسلام سەرخەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی کۆچی کرد بۆ ئەوەی کیان و قەوارەیەک بۆ موسڵمانان دروست کا بچێت لە مەدینە بۆ ئەوەی موسڵمانانیش سەرکارێکیان هەبێت بۆ ئەوەی موسڵمانانیش سەرکەون بەسەر بێباوەڕاندا بۆ ئەوەی کیان و قەوارەیەک بۆ موسڵمانان دروست کات پێغەمبەر لەبەر ئەوە کۆچی کرد دەی ئەتۆش هەوڵ دە بە گوێرەی توانای خۆت ئەگەر هیچ نەبێ بەدڵ لەگەڵ موسڵمانان بە ئەگەر هیچ نەبێت دڵت لەگەڵ سەرخستنی ئیسلام و موسڵمانان بێت هەوڵدا بەوەی کە پێت دەکرێت بە قسەیەکیش بێت تەنانەت بە لایک و کۆمنتێکیش
ئیسلام سەرخە و هەوڵدا بۆ ئەوەی کە ئەو دینە سەرکەوێت، ئەو دینە بڵاو بێتەوە، خەڵک دەستی پێوە بگرێت، خەڵک بەهۆی تۆوە بکەوێتە سەر ئەو ڕێگا ڕاستە. خوای پەروەردگار بانگمان دەکات یا ئەیوهە الەذینە ئامەنوا، ئەی ئەو کەسانەی کە ئیماندارن، خۆتان بە ئیماندار دەزانن، هەموو ئینسانێکی ئیماندار دەگرێتەوە. كونوا أنصار الله، فەرمانی خوایە، قسەی ئینسان نییە. هەمووتان دۆست و پشتیوانی خوا بن، هەمووتان سەرخەری خوا بن. یعنی چی سەرخەری خوا بن؟ یعنی سەرخەری دینی خوا بن. خوا پێویستی بە هیچ کەسێک نییە، بەڵام ئەو دینەی ناردووە بۆ ئەوەی ئێمە لە دنیادا سەری خەین، بۆ ئەوەی ئێمەی پێتاقی بکاتەوە، بۆ ئەوەی دەرکەوێتە خوا ئێمەی موسڵمان وەکو ئینسانێکی بێباوەڕ لە پێناوی خراپەدا هەوڵ دەدات، ئێمە هەوڵ دەدەین دین سەرخەین. كونوا أنصار الله، خوا بانگمان دەکا ئیمانداران خەڵکینە، ئەی ئەوانەی کە خۆتان بە ئیماندار دەزانن، هەمووتان سەرخەری دینی خوای پەروەردگار بن، هەمووتان هەوڵدەن بۆ ئەوەی کە دین سەرخەن لە ژیانی دنیادا. ئیمامی عەلی فەرموویەتی جیهاد و تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگاردا. جیهاد بە مەعنا گشتیەکەی، واتە هەوڵدان بۆ سەرخستنی ئیسلام بە هەر شێوازە کە پێت دەکرێت، تەنانەت بە قسەیەکیش بێت، بە هەڵوێستێک بێت، بە پشتگیریەک بێت، بە هەر جۆرێک کە پێت دەکرێت. ئەو جیهاد و تێکۆشانە دەرگایەکە لە دەرگاکانی بەهەشت. خوای پەروەردگار بۆ ئەولیا و دۆستەکانی خۆی دەیکاتەوە لە ڕۆژی قیامەتە. ئەگەر تۆش دەتەوێت دۆست و پشتیوانی خوابی، ئەگەر تۆش دەتەوێت ئەولیای خوابی، خۆشەویستی خوابی، خوا دەرگای جیهادت بۆ بکاتەوە لە ڕۆژی قیامەتە، خوا دەرگای بەهەشتت بۆ بکاتەوە کە یەکێک لە دەرگاکانی دەرگای جیهاد و تێکۆشانە. دەی تۆش هەوڵ دەبات دەستت هەبێ، شوێن پەنجەت دانێ بۆ ئەوەی کە ئیسلام سەرخەی بە هەر شێوازێک کە پێت دەکرێت. سەید قوتب فەرموویەتی سەرخستنی ئیسلام و تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگاردا بەیعەتێکە لە گردنی هەموو ئینسانێکی موسڵماندا. هەموو ئینسانێکی موسڵمان ئەو بەیعەتەی لە گردندایە کە دینی خوای پەروەردگار سەرخات، چونکە خوای گەورە بانگمان دەکات، پێمان دەڵێت یا ئەیوهە الەذینە ئامەنوا كونوا أنصار الله. لەوە ڕوونتر هەیە ئیمانداران ئێوەش سەرخەری دینی خوای پەروەردگار بن، ئێوەش دۆست و پشتیوانی دینی خوای پەروەردگار بن، ئێوەش هەوڵدەن لەگەڵ موسڵمانان بن، ئێوەش هەوڵدەن با دەستان هەبێ لە سەرخستنی ئیسلام. خوای گەورە کە باسی بەندە ڕاستەقینەکان و ئیمانداری ڕاستەقینەمان بۆ دەکات دەفەرمێت لەکینی الرەسوول والەذینە ئامەنوا، بەڵام پێغەمبەر و ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەردان صلی الله علیه وسلم، ئەوانەی کە بەڕاستی لەگەڵ پێغەمبەردان نەک هەر بەناو دەڵێن ئومەتی محەممەدین صلی الله علیه وسلم، ئەو کەسەی بەڕاستی لەگەڵ پێغەمبەردایە صفەتی چۆنە؟ جاهدوا بأموالهم وأنفسهم، صفەتێکی هەرە گرنگیان ئەوەیە کە تێدەکۆشن لە پێناوی خوای پەروەردگاردا بە ماڵ و سەروەت و سامانیان، و هەروەها بە نەفسی خۆیان تێدەکۆشن لە پێناو سەرخستنی دینی خوای پەروەردگاردا. وأولئک لهم الخيرات، ئەوانە خێر و چاکیان بۆ هەیە. وأولئک هم المفلحون، ئەوانە لە ڕۆژی قیامەتە کەسانێکی سەرفەرازن. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەختێک باسی ئیسلاممان بۆ دەکات دەفەرمێ وەذروة سەنامه الجهاد في سبيل الله، سڵەپۆپەی هەرە بەرزی ئیمان و ئیسلامەتی، سڵەپۆپەی هەرە بەرزی دین بریتیە لە تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگاردا. ئەگەر دەتەوێت دەست بە سڵەپۆپەی هەرە بەرزی دینداری و ئیمان و ئیسلامەتی ئەو بگری، لە پێناوی خوای پەروەردگاردا تێبکۆشە، چونکە پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم سڵەپۆپەی هەرە بەرزی ئیمان و ئیسلامەتی بریتیە لە تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگاردا. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت ثلاثة كلهم ضامن على الله، سێ کەس هەن زەمانەتیان لەسەر خوای پەروەردگارە. ئەو زەمانەتە زۆر گرنگە، زەمانەتی خوا، ئینسان نییە بڵێ ڕاست دەبێ یاخود ڕاست دەرناچێت، زەمانەتی خوای پەروەردگارە. إن عاش رزق وكفية، ئەگەر ئەو کەسانە لە ژیانی دنیادا بژیان، خوای گەورە ڕزق و ڕۆزیەکیان پێدەدات کە کیفایەتی ژیانیانە، ئەگەر لە پێناوی ئەوەشدا بمرن وإن مات أدخله الله الجنة، ئەگەر لەو ڕێگایشدا بمرن خوای گەورە دەیان خاتە بەهەشتەوە. یەکێک لەو کەسانە ومن خرج في سبيل الله فهو ضامن على الله، ئەو کەسەی کە دەردەچێت لە پێناو سەرخستنی دینی خوای پەروەردگاردا، لە پێناو خەزمەتکردنی ئیسلامدا، لە پێناو سەرخستنی ئیسلام و موسڵماناندا،
أو كسب پیغمبر ده فرمي صلى الله عليه وسلم فهو ضامن على الله يكيك لو سيكسانيك الضمانة لسر خوايا اگر لو رقا دا بمرت خواي گورا دي خاطة بهشتوا اگر بو رقاش دا برواد بجيت خواي پروردگار رزق و روزيه كي پیدا داد كقناعاتي بيها بيت وهروها كفايات الجياني بكات كواتا درنجامي كوتاي او بابته النتيجة كوتاي او بابته دقين اويك بلين يكميان هجرة تنها أونية كإنسان لولاتك وبولاتك ديك بروات بلكو هجرتي تواو استا أوية كإنسان پشت لقناه تاوان كاد وكو پیغمبر فرميتي صلى الله عليه وسلم دور كويت ولا إنساني خراب دور كويت ولا شويني خراب دور كويت ولو كسانيك قمران لو شوينانيك خراب وخراب كاريان تدا دكريت أو هجرته أو بجداري كردنا لهجرتي پیغمبر دا صلى الله عليه وسلم او یاد کرد نوی هجرته که انسان پشت لگناه تاوان کات پشت لشوینی خراب کات شوینی خراب جبیلت واز لانسانی خراب بینید او مانای بجداری کردن لهجرتي پیغمبر و هاولان دا دومیان او من بو دردکوید نتیجه کوتایی که پیغمبر صلى الله عليه وسلم بشێوازێکی گشتی ئەو دینەی جێبەجێ کردووە ئیسلام دینێکی گشتگیرە بۆ هەموو لایەنەکانی ژیانی ئینسان تەنها نوێژ و ڕۆژوو نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی کۆچی کرد بۆچی جەنگ و جیهاد لەگەڵ بێباوەڕاندا دەکات بۆچی کیان و قەوارەیەکدا دەمەزرێنێت کە دەبێت دەستور و یاسایەکەی شەریعەتی خوای پەروەردگار بێت بۆ ئەوەی پێمان بڵێ ئەو دینە دینێکی گشتگیرە پەیوەستە بە هەموو لایەنەکانی ژیانی ئینسانەوە ئەتۆش کە مسلمانی خۆت بە مسلمان دەزانیت دین بە گشتی و بە گشتگیری وەربگرە وامەزانە دین تەنها عیبادەتی شخصیە وامەزانە دین تەنها نوێژ و ڕۆژووە بەڵکو جەنگ و جیهادیش بەشێکی هەرە گەورەی دینداریە تێکۆشان لە پێناوی خوای پەروەردگاردا دینداریە وازهێنان لە ئینسانی خراپ دینداریە کاکە نابێت لە شوێنی خراپ بێ نابێت لەگەڵ ئینسانی خراپ بێ نابێت لەگەڵ بێدینی و خراپەکاریدا بێت دەبێت لەگەڵ چاکەکاریدا بێ دەبێ ئەوەی پێغەمبەر کردوویەتی تۆش لە دنیادا بە شێوازێکی عەمەلی و کردەیی جێبەجێ بکەی ئیسلام دینێکی گشتگیرە پەیوەستە بە هەموو لایەنەکانی ژیانی ئینسانەوە بە هەموو ئەوانە پێیان دەگوترێت دینداریەکی تەواو دەی ئینسان کە ئاوا لە دین حاڵی بێت ئەو جا مسلمانێکی تەواوە و لە دنیادا مسلمانێکی کامەڵە لە قیامەتێشدا ئەو جۆرە کەسانە سەرفرازن یا ربی خوای پەروەردگار سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوایە بە ئیمانەوە بمانژێنی یا ربی خدایە بە ئیمانەوە بمانمرێنی یا ربی خوایە گیانوامان لێ بکەی کە شوێن کەوتەی ڕاستەقینەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم لەگەڵ پێغەمبەردا حەشرمان کەی لەگەڵ پێغەمبەر و هاوڵاندا کۆمان کەیەوە لە بەهەشدا یا ربی خوای پەروەردگار سەرفراز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک کە نەخۆشە شیفای بۆ بنێری هەر کەسێک کە ناخۆشی و ناڕەحەتی هەیە یا ربی خوای گەورە دەروی خێری بۆ بکەیەوە یا ربی خوای پەروەردگار ئێمە پارێزراوکەی میلەتی ئێمە و کوردستانی ئێمە پارێزراوکەی لە هەرچی شەڕ و خراپە و فیتنە و ئاشوب و بێدینی هەیە یا ربی خوای پەروەردگار پارێزراومان کەی مسلمانان بەگشتی لە تەواوی جیهاندا سەرکەوتوکەی یا ربی خوای پەروەردگار ئێمەش عاقبەت خێری دنیا و قیامەت بکەین آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين.